به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. أمر دي محرمي 1421 ديكي 1421 يادي شهيد بوني إمام حسيني كري علي كري أبي طالب لصالي شصويكي هجري أبو أو روجيك أو شهيد بو هات برو كربلاء. إمام حسين ريحانكي بيغمبر صلى الله عليه وسلم ريحانش كلا كردواريا بوقج وجاية وتراوى كبوني خوشي هي بي وتراوى الريحانة لأصلا أويا كبوني بي وأكي أما يادي حسين وشمامكي بيغمبر صلى الله عليه وسلم لدوايا وي معاوية كري أبي سفيان برياري داك يزيدي كري بكات ولي عهدي خوي وخلافتي بي بسبيري داواي لو كردك أو كسانيك صحابا وكري صحابي كان نماون بيعي أواني بو مسوغركا بەڵام لە پاشەوەی کە خۆی ئەمری خوای بەجێهێنا خەڵکی شام هاتن و لە یەزید کۆبوونەوە چەند کەسێک لەوانە ڕەفزیان کرد بەیعەت بدەن بە یەزید. یەکێک لەوانە عەبدوڕەحمانی کوڕی ئەبوبەکری سدیق، یەکێکی تریان عەبدوڵڵای کوڕی عومەر، یەکیان عەبدوڵڵای کوڕی زوبەیر، یەکیان حوسەینی کوڕی عەلی ڕەزای خۆیان لێبێ. ئەمانە هەر هەموویان بەیعەتیان نەدا. وەختێک والی مەدینە داوای لێکردن کە بێنە لای و داوای بەیعەتی لێکردن، عەبدوڵڵای کوڕی عومەر وتی ئەم شەو ڕێگان بدەن تاکو بیری لێ ئەکەمەوە. هەر بەو شەوە دەرچوو بەرەو مەککە. حوسەینیش وتی من پیاوی وەکو من بەیعەت بە نیوە شەوێکی بەتەنهایی نادەم، من بەیعەت لەناو خەڵکە ئەدەم. ئەویش مایەوە بۆ سبەینێ و ئەویش چوو بەرەو مەککە. وەختێک کە ئەهلی کوفە کە ئەکەوێتە جنوبی عێراقەوە زانیان کە ئیمامی حوسەین بەیعەتی نەداوە بە یەزید، کەوتنە نامەنووسین بۆی. زیاتر لە 500 نامەیان بۆ نووسی. وتيان إنا بايعناك ولا نريد إلا أنت وليس في عنقنا بيعة ليزيد بل البيعة لك. إما بيعتي هيج كسيكمان لقردنا نية وتنها بيعتيش بتو أدين وربرو كوفا. إمامي حسين رحمة خوي لبي آموزاكي خوي بوناردن كناوي مسلمي كري عقيل بو. مسلم کە لە مەدینەوە ڕۆیشت دوو دەلیلی لەگەڵ خۆی بردن، بەڵام بەداخەوە لە ڕێگا هەردوو دەلیلەکە لە تینوە چاویان چۆر بوو پاشان مردن. مسلم نامەی نووسیەوە بۆ ئیمامی حوسەین کە دوو دەلیلەکە مردوون، ئایا هەر بەردەوام بم؟ ئیمام حوسەین وەی زانی لە ترسایە، فەرمووی بەڵێ هەر بەردەوام بە و تا ئەگەیتە کوفە و ئەو خەڵکەی کە ئەنساری ئێمەن بیان بینە و بزانە ئاخۆ ئاخر ڕەئیان چییە. هات و گەیشتە کوفە، چووە ماڵێک کابرایەک ناوی هانی کوڕی عوروەیە،
پۆل پۆل خەڵک هاتن و بەیعەتیان پێدا 18,000 کەس بەیعەتیاندایە لەسەر ئەوەی کە ئیمام حوسەین بێ بۆ کوفە و ئەو بڕیار بدەن ببێ بە خەلیفە. ئەو کاتە والی کوفە سەحابیەک بوو، یەکێک ناوی نوعمانی کوڕی بەشیر بوو کە ناسرا بوو بە عیبادەت بە تەقوا و دین. ئاگای لە هەستونەستیان بوو، ئاگای لەوە هەبوو کە خەڵکێک بەیعەتە دەن بە موسلم بۆ حوسەین، بەڵام ڕێگاشی لێ نەگرتن. پێشی وتن هەتاکو ئەو ڕۆژەی دژایەتی بە چەکەکەن من بەرهەڵستیتان ناکەم. ئەم خەبەرە گەیشتەوە یەزید لە شامەوە بڕیاریدا کە عوبەیدوڵڵای کوڕی زیاد کە والی بوو لە بەسرە ببێ بە والی کوفە. کوفە و بەسرە ببنە یەک ویلایەت و عوبەیدوڵڵای کوڕی زیادی کوڕی ئەبی ببێ بە والی. ئەویش یەکێکە لەوانەی باوکی لەسەر مینبەر خەڵکی ئیجبارە کرد کە جنێو بە عەلی کوڕی ئەبی تاڵیب بدەن. وەختێک کە ئەویش خۆی و چەند کەسێک شەو گەیشتنە کوفە، عوبەیدوڵڵا کە گەیشتە کوفە بەرماخی کردبوو دەموچاوی خۆی داپۆشی بوو بۆی خەڵکی نەیناسن نەیبینن. بە هەر کۆڵانێکە ڕەتە بوو خەڵکەکە هاتن و پێیانەوت مەرحەبەن ببنی بنتی ڕەسوول الله، یانوت بەخێر بێی کچە زاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ویان نەزانی حوسەینە. پاشان هات و چووە قەسری ئیمارەت و لەوێ مایەوە. هەندێک لە ئەشرافەکانی بانگکردن، کابرایەکیشی بە جاسووسی نارد 3,000 دیناری دایە و کە ناوی عەقیل بوو. ئەویش چوو وردە وردە گەڕا هەتاوەکو شوێنی مسلمی دۆزیەوە وتی من خەڵکی حیمسم هاتووم و بۆ مناسەڕەکردنی کچەزاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو 3,000شم هێناوە بۆ ئەوەی کە خزمەتی بانگەوازەکەی پێ بکرێت. سقەیان پێ کرد و بردیانە ماڵی عوروەی کوڕی هانی. پاشان لەوێوە سقەیان پێ کرد و مسلمی کوڕی عەقیلیشی بینی. بەم شێوەیە بەردەوام ئەوانی ئەبینی و شەوانیشە گەڕایەوە بۆ لای ئیبن زیاد خەبەرەکانی پێئەدان. پاشان مسلم نامەیەکی نووسی بۆ ئیمامی حوسەین کە خەڵکێکی زۆر بەیعەتیان بە ئێمە داوە و فەرموو تەشریف بێنە. لەو ڕۆژەشە مسلمی کوڕی عەقیل هات و محاصەرەی ماڵی ئیبن زیادیدا کە والی کوفە بوو بە 4,000 کەسەوە. لەو 18,000ەی بەیعەتیان پێدا بوو. وەختێک محاصەرەی ئیبن زیادیدا، ئیبن زیادیش ئەو کەسانەی لەلابوون کە پیاو ماقوڵی مەککە و ڕئیس عەشرەتەکانی ئەوێ بوون. ڕئیس عەشرەتەکانی بان کرد و پێی وتن ئەو جەیشەی لە دەوری ماڵەکەمە بڵاوەی پێ بکەن. هەندێکیانی ترساندن بەوەی کە ئەگەر نەیکەن جەیشی شامتان بۆ دێنم. هەندێکی تریشیانی تەماع خستە بەر کە ئەگەر هەر کەسێک قەومەکەی خۆی دوور خاتەوە لە دەور و پشتی من خێر و خێراتی ئەوەندە شوێنەی تا ساڵێک ئەدەمێ. بەم شێوەیە خەڵکی هاتن و ئەو ڕئیس عەشرەتانە وردە وردە هەر یەکە لە قەسرەکەی ئیبن زیادەوە بانگی خەڵکە 4,000 چەکدارەکەیان کرد کە دوورکەونەوە لە ماڵی یەزید، ماڵی زیاد عوبەیدوڵڵای کوڕی زیاد. هەتا وای لێ هات دەمە و عەسر لەو 4,000 کەسە، لەو 18,000 کەسەی کە پەیمانیان دابوو بە ئیمامی حوسەین لە ڕێگای مسلمی کوڕی عەقیلەوە 30 کەسی لەگەڵا مابوو. ئەو خەڵکە هەمووی تووشی خودلانیان کرد و سەرپێچیان لەو ئەمرە کرد و بۆ ماڵی دنیا لی گەڕان خۆی و 30 کەس بمێنێتەوە. پاشان کە گەیشتە دەمە و مەغریب 30 کەسەکەش دەور و پشتیان چۆڵ کرد و بە تەنیا بە کۆڵانەکانی کوفەیە ئەگەڕێ چێ نانێکمە داتێ، چێ ئاوێکمە داتێ، من ئامۆزای ئەو حوسەینەم کە پێتان وتووە وەرە ببە بە خەلیفە، کوا ئەو 18,000ەی بەیعەتیاندا. هیچ کەسێ نەبوو داڵدەی بدە هەتاوەکو ئافرەتێک لە قەبیلەی کیندە کە چووە بەر ماڵەکەی و داوای ئاوی کرد. ئاوی بۆ هێنا دوای لە بەردەمی ماڵەکەیە دانیشت بوو لە بەردەرگاکەی. پێی وت ئاوم داوی تێ بۆ ناڕۆی. وتی من خەڵکی ئێرە نیم و کەس ناناسم، من مسلمی کوڕی عەقیلم، ئەگەر تۆ داڵدەمە دەی با بێمە ژوورێ.
ئافرەتەکە بردێ ژوورەوە و لە ژوورێکا داینا بە دزی کوڕەکەیەوە. وەختێک کوڕەکەی هاتەوە کە ناوی بیلال بوو، سەیری کرد دایکی مەشغوڵە سوزوو ئەچێتە ژوورێک و دێتەوە دەرێ، پێی وتوتی شتێکت لە ژێر سەرایە. پێی وتوتی مسلیمی کوڕی عەقیل لێرەیە، بەڵام بیکە بە خاتری خوا و خەبەری لێ مەدە. وتی باش. خەرەوەندەی دایکی مەشغوڵ بوو خۆی گەیاندە عوبەیدوڵڵای کوڕی زیاد و وتی مسلم لێرەیە وا لەو ماڵەیە و با بچین بیهێنینە دەرێ. 70 کەس بە چەکەوە بۆی هاتن و دەوری ماڵەکەیاندا، بەردەبارانیان کرد و ئاگریان لە ماڵەکە بەردا هەتا هاتە دەرێ. مقاومەیەکی زۆری کردن، بەڵام هەرچەند ئازاژبی مقاومەی خەڵکێکی زۆر ناکرێ. لەبەرەوەی تر کەتینی بۆ هاتبوو بەلا دیوارێکە خۆی هەڵسپارد و کەوت. پاشان ئێسترێکیان بۆ هێنا و سواریان کرد و هەتا بردیان بۆ لای یەزید. وەختێک کە گەیشتە ئەوێ پێی وتن یەکێک کە لەوانەیە حازر بوو ناوی عومەری کوڕی سەعدە، پێی وت سیلەی ڕەحمی من و تۆ هێشتا خزمایەتیمان هەیە لە نێوانە، ئەگەر خەبەرێک بنێریتەوە بۆ حوسەین کە نەیەتە دەرێ، پێی بڵێ ارجع بأهلك ولا يغرنك أهل الكوفة فإن أهل الكوفة قد كذبوك وكذبوني وليس لكاذب رأي. ئەو ئەنە منیشیان بە درۆ خستوەتەوە و تۆش پیاوی درۆزنیش ساحەبی ڕەئی نییە، لەبەرەوە نەیەی. ئەوجا ئەمریان دەرکرد و مسلیمیان بردە سەر قەسرێک کە هەر قەسری ئیمارەت بوو، دوایی سەریان پەڕاند و لاشەکەیان بە دوای سەریا خلکلەوە بۆ خوارێ. ئەو ڕۆژەی کە مسلیمی کوڕی عەقیل کوژرا ڕۆژی عەرەفە بوو، بەڵام ڕۆژێک پێشتر حوسەین ڕەحمەتی خوای لێبێ لەوێ دەرچوو بوو کە پێوترێ یەوم التەرویە. ئەم حوسەینە گیانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی نابوو حوسەین، کە خۆی خورمای کردبوو بە مەڵاشویا و شیرینی ژیانی پێدا بوو. ئەم حوسەینەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خۆشی ئەوە عەقیقەی کردبوو، عەبدوڵای کوڕی عومەر و ابن عباس و عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس و ئەبوو سەعیدی خودری کە سەحابین و ابن الزبەیر و محەممەدی کوڕی حەنەفی کە برایەتی و حارثی کوڕی خالیدی کوڕی عاس و عەبدوڵای کوڕی مطیع و عومەری کوڕی عەبدوڕەحمانی کوڕی حارث هەموویان پێیان و دوتیان مەچۆرە دەرێ. تۆ ئەگەر هەر ئەشتی کەس و کار و ژن و مناڵەکان مەبە، بەڵام ئیمامی حوسەین مصر بوو لەسەر ئەوەی کە ئەچێ، چونکە خەڵکێک لەوێ پەیمانیان پێداوە بۆ ئەمی شتێکی نەنگە ئەگەر بێت و نەچێ بەدەمیانەوە و ڕوو لە کوفە نەکە. ئەو خەبەرەشی نازانی کە مسلم وای لێ بەسەر هاتبوو. عەبدوڵای کوڕی جەعفەری کوڕی ئەبی تاڵیب کە خزمی خۆی بوو هات بۆ لای والی مەککە کە ناوی عەمری کوڕی سەعیدی کوڕی عاز بوو، پێی وتوتی ئەگەر تۆ ئەمانێ بنووسی بۆ حوسەین کە نەچێتە دەرەوە، والیش پێی وتوتی تۆ خۆت چی ئەنووسی نووسە و من مۆریەکەم ئیمزایەکەم کە حوسەین لەو ئەمانەدا بێ. بەڵام ئیمامی حوسەین بڕیاریدا هەر بڕوە. لە ڕێگا فەرەزدەقی شاعیری توش بوو، پێی وتوتی خەبەری کوفە چییە؟ فەرەزدەق وتی قلوب الناس معك وسيوفهم مع بني أمية. دڵی خەڵکی لەگەڵ تۆن، دڵیان لەگەڵ تۆ ئەجۆشێ، بەڵام شمشێرەکانیان لەگەڵ بەنی ئومەیەن و دژی تۆن. ئەم سەفەرەی سەیدنا حوسەین کە بوو بە شومێک لەسەری، خوێنی عەزیزانی خۆی تیا ڕژا، خۆشی بە مەزلومی لە کەربەلایە کەوت، بوو بە مۆرێکی ناشیرین و پەڵەیەکیش بە تاریخی ئیسلامەوە وەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە فەتاوای کوبرایە ئەفەرمێ هیچ قەتڵێک وەکو خوێنی عوسمان و خوێنی حوسەین فتنەیان لە ئومەتی ئیسلامە دروست نەکردووە. ئەوە دووەم فتنەی گەورەیە لە ئومەتی ئیسلامە. ئیمام حوسەین بڕیاریدا بێتە دەرەوە و فەرمووی سەئەمضی وما بالمەوت عار على الفتى إذا ما نوى خيرا وجاهد مسلما وواسى رجالا صالحين بنفسه وخالف مثبورا وفارق مجرما
فإن عشت لم أندم وإن مت لم ألم كفى بك ذلا أن تعيش مرغما. باسی عزەتی نفسی ئینسانی مسلمانیە کرد و کە چۆن عزەتی نفسی ئینسانەکەوا لە ئینسانەکە بە زەلیلی نەژی. ئەو جوانێنەرێکی تری نارد کە ناوی قەیسی کوڕی مسهری سەیداوی بوو. ناردی بزانێ خەبەر چییە. ئەویش وەختێک کە هات لەلایەنی ئەفرادەکانی ئیبن زیادەوە گیرا، ئەویشیان برد بۆ قەسری کوفە و بەرزیان کردەوە سەر قەسرەکە و پێیان وتیان بڕۆرە سەرەوە جنێو بدە بە درۆزنی کوڕی درۆزن، واتە حوسەینی کوڕی عەلی. ئەویش نوێنەری ئیمام حوسەین بوو. چووە سەر قەسرەکە و دوایەوەی سوپاسی خوای کرد و ستایشی خوای کرد و وتی إن هذا الحسين بن علي خير خلق الله ابن فاطمة بنت رسول الله صلى الله عليه وسلم أنا رسوله إليكم وقد فارقته بالحاجر فأجيبوه. ثم لعن ابن زياد وأباه واستغفر لعلي فأمر به ابن زياد فرمي من أعلى القصر فمات. وقت كبيان ودبرو جنيو بدا بكذابي كوري كذاب واتا حسيني كوري علي سركو تسروا سباسي خواي كردو باشان وتي منو نري او حسينم كبيعتان في داوا بيعتي لقردنتانا ودفاعي ليبكن او جا لعنتي كرد لابن زياد ولا باوچيشي باشان ليو فريان دا اخواروا دوائي هشتا روحي تياما بو كيچي كان هاتو سري بري. پاشان یەکێکی تریش دیسان کە ناوی عەبدوڵڵای بنی بەقتەر بوو، ئەویش هات بە دوایە و چاوی لێ بوو کە ئەویان کوشت. ئەویشیان بردە سەر قەسرەکە وتیان لەعنەت بکە لە حوسەینی کوڕی عەلی. ئەویش چووە سەرەوە و لەعنەتی کرد لە عوبەیدوڵڵای کوڕی زیاد لە خۆی و لە باوکی و پاشان سەری ئەویشیان بڕی و فڕیان دایە خوارەوە. ئەوجا شەخسی سێهەمیش کە چاوی لەوە بوو خۆی کەوتە سەر قەسرەکە و جەلاد لەگەڵیان ڕۆیشتە سەرێت و لەعنەتی لە عوبەیدوڵڵای کوڕی زیاد کرد و سەری ئەویشیان بڕی و خستیانە خوارەوە. بەڵام ئیمامی حوسەین وەختێک کە هات جەیشێک لە ڕێگایە وەستا بوو، گەیشتە شوێنێک وتی ئێرە ناوی چییە؟ وتیان کەربەلایە. حوسەین فەرمووی کەرب وبەلا، یعنی بەڵا و مصیبەتە. چونکە ناوچەکە خۆی یعنی کەرب وبەلا یعنی بەڵا و مصیبەت. هەزار کەس دەوریان گرتبوو نەیانەهێشت بڕوا. پاشان پێی وتن سێ ڕێگاتان لە بەردەمادا ئەنێم ڕێم بدەن یەکێکیان هەڵبژێرم. ڕێگام بدەن با بگەڕێمەوە ئەو شوێنەی لێوەی هاتووم کە مەککەیە، یان ڕێگام بدەن بچمە شوێنێک جیهاد بکەم بە تایبەتی ئێستا کە لە ناوچەی دەیلەم ئێوە جەیشێکتان ئامادە کردووە بینێرن بۆ غەزا لە پێناوی خوایە لەو جێگایە با بچم بۆ ئەوێ، یان ڕێگا بدەن لە جیاتی کوفە ئەچم بەرەو شام و دەستە خەمە دەستی یەزید و خۆم قسەی لەگەڵەکەم. ئەوجا عومەری کوڕی سەعد کە حاکمی کوفەیەکان بوو لەوێ نامەیەکی ناردەوە بۆ عوبەیدوڵڵای کوڕی زیاد. پێی وتی نامەکە طبعا لە هەموو کتێبە تاریخیەکانە هەیە. پێی وت خوای گەورە کەڵپەی ئاگری خامۆش کردووە، قسەی مسلمانانی یەک خستووە. حوسەین عەهدێکی داومەتێ یان ئەگەڕێتەوە بۆ ئەو جێگایی کە لێوەی هاتووە، یان ئەینێرین بۆ یەکێک لەو شوێنانەی کە سەنگەرنشینی تێدایە و جیهادی لە پێناوی خوایە تیا ئەکرێ، یان بڕوا بۆ لای یەزید دەست بخاتە ناو دەستی و پێشم وایە ئەمە ڕەزامەندی هەمومانی تایە و ئیسلاحی ئومەتی ئیسلامیشی تێدایە. وەختێک نامەکە گەیشتە ئیبن زیاد وتی هذا كتاب رجل ناصح لأميره مشفق على قومه نعم وقد قبلت. عوبەیدوڵڵا وتی ئەمە نامەی پیاوێکە کە نەسیحەتی ئەمیری خۆی کردووە و دڵسۆز و بەبەزەییشە لەگەڵ ئومەتەکەی خۆیان و ئیسراحەتی خەڵکی ئەوێ، ئەوا منیش ئەو مەرجانەم قبول کرد. بەڵام یەکێک لەو تاغوتانەی لە دەور و پشتی بوو کە ناوی شمری کوڕی ذیلجەوشەنی ضەبابی بوو، پێی وتی ئەم مەرجانەی بۆ لێ قبوڵەکەی کە ئەو لە ئەرزی تۆیایە، واللهی ئەگەر بڕواتە هەر وڵاتێک ئەوەندەی خەڵک لێ کۆ ئەبێتەوە دەسەڵاتی تۆ لە ناو ببە.
تۆش ساحەبی قووەتی و ئەو ساحەبی زەعیفی و لاوازیە، بابێتە ژێر ڕکێفی تۆ و ژێر حکمی تۆ، با خۆی و ئەسحابەکانی هەمووی بێنە ئێرە، یان ئەو کاتە عقوبەیانە دەی یان لیان خۆشە بی. واللهی من بیستومە کە حوسەین و عومەری کوڕی سەعد لە خێمەیە زۆر پێکەوە دانیشتون هەتا بەری بەیانی نەبادا ئیتیفاقێکیان کردبێ. ئەوجا ئیبن زیاد وتی ئەم ڕەئیەی تۆ چاکترە، با بنێرین بە شوێنیە. ئەوجا نامەیەکی کرد بۆ عومەر کە قائیدی عەسکەری خۆی بوو، پێی وتی بە حوسەین بڵێ با خۆی و ئەسحابەکانی بێنە ئێرە و لەسەر ئەم حکمە قبوڵی کەن. ئەگەر وایان کرد ئەوە بە ئاشتی بیان نێرە، ئەگەر نەیان کرد شەڕیان لەگەڵا بکە. پاشان بە شمریشی ود ئەگەر عومەر ئەم سەمع و تاعەی بۆ من دەرنەبڕی لەوێ ئەو ئیشە بکە، تۆ عومەر بکوژە و خۆت بچۆرە شوێنی تۆ ببە بە ئەمیری ئەو عەسکەریەی کە قیادەی ئەو ئیشە ئەکەن. ئەوجا وەختێک شمری کوڕی ذیلجەوشەن هات و ئەمرەکەی بە عومەری کوڕی سەعد ود، هەردوو لا بەرامبەر یەک وەستان. حوسەین ڕەحمەتی خوای لێبێ پێیوتن دوایەوە هەستایە سەر پێ و دوای حەمد و سەنای خوای پەروەردگاری کرد. پاشان پێیوتن سوپاسی خوای پەروەردگارەکەم کە ڕێزی لێناوین بە پێغەمبەرێتی، گوێچکە و چاو و دیدی پێبەخشیوین، قورئانی فێر کردوین و لە دینەکەی تێیگەیاندوین و کردوینی بەو کەسانەی کە سوپاسی خوا ئەکەن. ئێوە ئەزانن کە ئەو ئەسحابانەی لەگەڵ منان، ئەو هاوکارانەی لەگەڵ منان باشترین کەسن و ئەوانەی کە لەگەڵیشمان باشترین ئەهل و بەیتی خۆ من، خوا پاداشتی خێری هەمویان بداتەوە. بەڵام من وا نازانم ئەم ڕۆمانەگاتە سبەینێ. بە قەومەکەی خۆی ود بە ئەسحابەکانی پێی ودوتی ئەوە شەو تاریکایی دادێ، من پێم چاکترە هەر یەکێک لە ئێوە بڕواتەوە بچێتە شوێنێک و لە شارێکە جێگیر بێ، چونکە ئەو قەومە تەنها منیانەوێ و سەری منیشیان لا داوا کراوە. ئەو کاتە ئێوە بڵاوە بنەوە. بەڵام براکانی و کوڕەکانی و برازاکانی و ئەوانەی ترکە لەگەڵ یابوون وتیان لە پێناوی چیە ئێمە تۆ بەجێ بێڵین؟ ئایا بۆ ئەوەی لە دوای تۆ بژین خوا ئەو ڕۆژەمان پیشان نەدا؟ حوسەینیش فەرمووی بەنی عەقیل بە ئامۆزاکانی خۆی ئەوەتان بەستە کە مسلیمی کوڕی عەقیل لەوێ کوژراوە، بڕۆن خۆ من ڕێگاتانە دەم و ئیجازەتان بێ هەر کەسەکە بڕوا. هەمویان بەجارێک وتیان ئەی چی بە خەڵکی بڵێن شەیخی خۆمان و سەییدی خۆمان و ئامۆزاکەی خۆمان بەجێهێشت کە لە هەموو مامێ دڵسۆزتر بوو، تیرێکمان بۆ نەوەشان، ڕمێکمان بۆ نەهاویشت، شمشێرێکمان لە دیفاعی ئەوان نەوەشان، دوای ئەو چی بکەین؟ وەڵڵاهی ئەمە ناکەین و ئێمە هەمومان خۆمان بە قوربانی تۆ ئەکەین و لە بەردەستی تۆیە هەموو ئەمرین. بەم شێوەیەمانەوە عەدەدیشیان 30 کەسی ئەسب سوار و 40 کەس بوون، بە هەمویان 72 کەس بوون، ژن و مناڵیشیان هەموو لەگەڵ بوو. پێش دامەزراندنی شەڕەکە ڕووی کردە ئەو قەومەی بەرامبەری وەستا بوون، پێیوتن خەڵکی نەسەیری کەن و مراجعەی نەفسی خۆتان بکەنەوە و گلەیی لە خۆتان بکەن. ئایا کەسانی وەکو ئێوە بۆتان جائیزە یەکێکی وەکو من بکوژن؟ ئایا بۆتان جائیزە حورمەتی من هەتککەن؟ ئەی من کچەزای پێغەمبەرەکەی ئێوە نیم، کوڕی عەلی نیم کە ئامۆزای پێغەمبەرە، من پێغەمبەری خوام بە ڕاستگۆ نەزانیوە و شوێنی کەوتوم؟ ئەی مەگەر حەمزەیەک کە سەییدی شوهەداە مامی باوکم نییە؟ ئەی جەعفەری شەهید کە 2 باڵی هەیە و لە بەهەشتایە مامم نییە؟ مەگەر ئێوە نەتان بیستووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە من و براکەمی ئەوت ئەنتوما سەییدا شەبابی ئەهل الجەنە، ئێوە ئەو دوانەتان حەسەن و حوسەین سەرۆکی گەنجەکانی بەهەشتن. ئەگەر بەڕاستیشم نازانن ئەوە قەولێکی حەقیشە و ئەیڵێم و درۆشم نەکردووە لەو زەمانەوەی کە زانی و مەخوا درۆ ئەبوو غزێنێ. ئەگەر بەڕاستیشم نازانن ئەوە خەڵکانێک لەگەڵتانان لیان بپرسن، سەحابیەکانی وەکو جابری کوڕی عەبدوڵڵا و ئەبوو سەعیدی خودری یا سەهلی کوڕی سەعد و زەیدی کوڕی ئەرقەم و ئەنەسی کوڕی مالک
لێیان بپرسن ئیتر ئایا ئەم هەموو نەسەبە شەریفەی من نابێ بە بەربەستێک بۆ ئەوەی کە خوێنم نەڕێژن؟ یەکێک لەوانەی کە قائیدی جەیشەکە بوو متەئەسر بوو بە قسەکانی کە ناوی حوڕی کوڕی یەزید بوو، هاتە ڕیزی حوسەینەوە بە 30 کەسەوە لەگەڵ یاوتی بڵێ من دیفاع لێ یەکەم. یەکێ بوو لەو قیادانەی کە ئەوان کردی. پاشان ئەویش ڕووی کردە خەڵکەکە و پێی وتن ئێوە خۆتان شێت بوون و لە دایک و باوکێکی شێت بوون، مەگەر ئێوە حوسەینتان بانگ نەکردووە بیکەن بە خەلیفە، بۆ ئامادەن بیکوژن؟ مەگەر ئێوە نازانن ئەوە کچەزای پێغەمبەرە صلی الله عليه وسلم؟ مەگەر نازانن پێغەمبەر بۆنی پێوە ئەکرد؟ ئەما ئەو حوسەینە نییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سوجدەیە ئەوەستا هەتا حوسەین لەسەر پشتی زیاتر یاری و مەزاق بکە و دڵخۆشتر بێ؟ لە پێناوی چیا ئەیکوژن؟ لێی گەڕن با بەم وڵاتەیە بڵاو بێتەوە بڕوا بۆ ئەو شوێنەی ئەیەوێ. طبعا جەیشی ئیبن زیاد ڕێگای ئاوی فراتیان لێگرتبوو، حەسارێکی گەورەیان لەسەر دروست کردبوو کە یەک جار گەیشتە ئاو، ئەویش بە 20 ئەسب سوار و 30 سوار چاکەوە 50 کەس ئەوجا چوون بۆ ئاوەکە. پێیوتن خوێنی حوسەینە ڕێژن، تینوێتی ناهێڵن لە ئاوی فرات ئاو بخواتەوە کە جوولەکە و مەسیحی و مەجووسی ئاوی لێ خۆنەوە، ناهێڵن ئاو لەو ئاوی لەو فراتە بخواتەوە کە سەگ مەلەی تیاکە. خۆشەویستیتان بۆ پێغەمبەر کامەیە؟ ئەوجا دوعایەکی لێکردن وتی خوایە هەمویان بە تینوێتی سەر بنێنەوە و خوایە لەو ڕۆژەیە هەموو کەس تینوێتی ئەمان تینوترکە کە ڕۆژی قیامەتە. پاشان ئەوانیش دایانە بەر تیر و گەڕایەوە ناو ڕیزەکەی حوسەین. پاشان عومەری کوڕی سەعد هاتە پێشەوە و تیرێکی هاویش بۆ ئیمام حوسەین ڕووی کردە خەڵکەکە وتی شاهیدی بدەن کە یەکەم کەس منم تیری پێوە ئەنێم. بۆ ئەی وەختێکە گەیشتەوە لای عوبەیدوڵڵای کوڕی زیاد خەڵات وەرگرێ، حسابی بۆ ئەوە نەکردووە کە لە قیامەتە چڕ و ڕەشی و خەجاڵەتیەکی بەسەرا دێ لە بەردەمی پێغەمبەرا صلی الله عليه وسلم. ئەوجا تاغوتێکیان کە ناوی ئیبن حەوزە بوو کە شەڕدامەزرا هاواری کرد ئەوە کوا حوسەینتان تایە؟ وتیان بەڵێ. وتی یا حوسەین ئوبەشیروکە بالنار، هەی حوسەین مژدە لێبێ ئەچیتە ئاگری جەهەنەمەوە. ئەم دڵە ڕەقا، ئەم تێگەیشتنە سەقیمە، ئەم دوژمندارێتیە، ئەم دنیاویستیە، ئەم خودلانەی بەسەر حوسەینا دێ. یەکێک لەوێەوە بۆ لای ئەمان هاتبێ تا ڕزگاریان کە لە زوڵمی ئیبن زیاد، یەکێک هاتبێ وەزعی خۆی تێکدا بێ لەبەر خاتری ئەوان ئەوەی پێ بڵێن ڕوویان ڕەش بێ. ئەگەر 18,000 سەرسەری کورد بەیعەتیان بدایە بە دزێک جەردەیەک ڕێگرێکی ئەم کوردستانە وەفایان زیاترە بوو لە هەموو خەڵکەی کە بەیعەتیاندا بە موسلیمی کوڕی عەقیل و پشتیشیان لێ کردەوە. ئەوجا شمر هێرشێکی هێنا بۆ ئەو شوێنەی کە ماڵەکانی لێبوو، هاواری کرد ئاگرێکم بۆ بێنن دابینێن بەم خێمانەوە کە ژن و مناڵەکانی تیابوون، زەینەبی خوشکی تیابوو، خێزانی خۆی تیابوو، ڕەباب کوڕ و کوڕەزاکانی تیابوون، عەلی بچکۆلی کوڕی تیابوو کە پێی وترا عەلی الئەزغەر کە عمری 6 ساڵان بوو، نەخۆش بوو لەویا کەوتبوو، ویستی ئاگر بەردا لە خێمەکەیان. ئەوجا ڕۆژی جومعە بوو شەڕدەستی پێ کرد، یەک ئەسحابەکانی ئیمام حوسەین لە بەردەستی ئەکوژران و ئەمردن. پاشان ئیمام حوسەین خۆی مایەوە یەک ڕۆژی کامل 3 کەس لەگەڵی مابوونەوە، ئەوانی تر هەموو کەوتبوون. هەر وەختێک هێرشێکیان بۆ ئەهێنان هەندێکیان نەیانەویست مباشر لە ئیمام حوسەین بدەن و بۆەوەی ئەو خوێنە نەچێتە گەردنی ئەو بەتەنیا. بەو شێوەیە مایەوە هەتاوەکو ئێوارە ئەوجا شمر هاواری لێکردن و وتی دایکتان ڕۆڵە ڕۆتان بۆ بکە دەوری بگرن و بابی کوژین. هەمویان هاتن و ئیمام حوسەینیان محاسەرەدا و ئەوجا شمر هاوارێکی تری کردەوە وتی چاوەڕێی چیەکەن بۆ پەلاماری نادەن. ئەوجا هەمویان هاتنە دەوری 500 کەس بەڕم 500 کەس بە تیر
تیراندازیەکیان لەگەڵا کرد و هەموو کردیان بە هەدەف هەرچی لەگەڵیا بوون کوژران و بەتەنیا خۆی مایەوە هەتاوەکو یەکێکیان هات لە پشتەوە کە ناوی سینانی کوڕی ئەنەسی نەخعی بوو شیرێکی دا لەسەری پاشان ڕای کرد و هجومی کردە سەری ئیمام حوسەینی لێ کردەوە و بەرزی کردەوە لە مەجلسەکەیە ئەوجا ئەو تاغوتەش کە شمر سەری ئەوی بینی ڕووی کردەوە ئەوانی تر و هاواری کرد وتی کوا ئەوانەی ئەسب سوارن بێنە سەر لاشەکەی حوسەین و بەدە ئەسپەوە هاتنە سەر پەراسۆکانی هەتاوەکو لەگەڵ پشتیا کردیان بەیەک و هەموو گیانیان ورد کرد و لێبەجێیان هێشت پاشان سەری هەموو ئەفرادەکانی تریان بڕی کە حەفتا سەرە هێنایانەوە بۆ کوفە ابن عباس ڕەزای خوایان لێبێ لە مەککە بوو نیوەڕۆ بوو خەوتە بوو وەکو لە حەدیثی صحیحە هاتووە فەرمێ خەبەری بۆ لا حەولە ولا قووەتە ئیلا باللهیەکی کرد و وتیان چی بوو وتی ئێستا لە خەومە پێغەمبەرم بینی صلی الله عليه وسلم قژی بژ و تێک ئاڵۆز خۆڵ و تۆزاوی بوو ماندوو بوو شوشەیەکی بەدەستەوە بوو خوێنی تیا بوو وتم ئەی پێغەمبەری خوا ئەم خوێنە چییە فەرمووی ئەمە خوێنی حوسەینە خوێنی حوسەین و یاوەرەکانیەتی لە بەیانیەوە خەریکم کۆیەکەمەوە قال دم الحسين وأصحابه لم أزل أتتبعه منذ اليوم أو أخواني حسين يا وركانيتي لبياني وخريكم كويكم ئەو خێزانە بەڕێزە کچە زای پێغەمبەرێ سەحابیەکان هێشتا ماون خەڵکێکی دڕەق و قین لە دڵ بەرامبەر بە حوسەینێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەمی ماچە کرد بۆنی پێوە ئەکرد خۆی ناوی نابوو دڵی پێی خۆش بوو حوسەینێک کە باوکی عەلیە و شەهید بووە حەسەنی برای شەهید بووە فاتیمەی دایکی مردووە خۆشی لە سەحرای کەربەلایە بەو شێوە پڕمەئەساتە بکوژرێ پێش شەهید بوونی کە تەنها خۆی مابوو تینوێتی تینی بۆ هێنابوو هەڵمەتێکی برد دەرەو ئاوەکە وەختێ دەستی گەیاندە ئاوەکە و تیرێکیان تێگرت و دای لە دەمی پڕبوو لە خوێن دەستی گرت بە دەمیەوە و لەپی دەستی کە پڕبوو لە خوێن و هاواری برد بۆ ئاسمان و بەرزی کردەوە وتی خوایە ئەگەر سەرکەوتنت لێ گرتووینەتەوە و بیکە بە مایەی خێرێکی بەهێزتر و زۆرتر بۆمان لە قیامەتە لەو کاتەیە کە کوڕە گەورەکەی کە ناوی عەلی ئەکبەر بوو کە مقاومەیە کرد و تیرێکی بەرکەوت پاشان تیرێکی تریشی بەرکەوت و کەوت ئیمام حوسەین هات و سەری کردە سەر ڕانی فەرمووی قەتەل الله قوما قتلوك يا بني ما أجرأهم على الله وعلى انتهاك حرمة رسول الله على الدنيا بعدك العفاء
پاشان عەبدوڵڵای کوڕی موسلم کوژرا، کوڕی ئەو موسلیمەی کە لە کوفە کوشتیان، مسلمی کوڕی عەقیل. پاشان عەونی کوڕی عەبدوڵڵای کوڕی جەعفەر، پاشان عەبدوڕەحمانی کوڕی عەقیل، پاشان جەعفەری کوڕی عەقیل، پاشان قاسم کوڕی حەسەن برازاکەی خۆی کە تەمەنی کەم بوو. وەختێک چاوی لێبوو یەکێک بە شمشێرەوە هێرشی هێنا بۆ ئیمام حوسەین، هاواری کرد لێی و چووە پێشەوە پەلاماریدا بە شمشێرێک. بەڵام دوایی کە لێیاندا ئەویش کەوت و هاواری کرد، عەمما هاواری کرد مامەگیان، هاواری بۆ ئیمام حوسەین کرد. ئیمام حوسەینش کە هاتە نزیکی تەپ و تۆزێکی زۆر بوو، هێشتا نەیگەیشت بوویە. بەڵام دوایی کە گەیشتە سەیرەکە ڕۆحی دەرچووە و فەرمووی ڕوڕەشی بۆ قەومێک کە کوشتیانیت، قەومێک کە باپیرت ناحەزیانە و لە ڕۆژی دادگای خوایە لە قیامەتا بەرامبەریانە وەستێ. وەڵڵاهی هاوارەکەت کە ئەڵەی مامە، هاوارەکەتم لە عەزیزە، پێشم ناخۆشە کە نەمتوانی جوابت بدەمەوە، کە جوابیشم دایتەوە فریاد نەکەوتم. پاشان گرتی بە سنگیەوە و فەرمووی ئەویش ببەنە خێمەیەکەوە. ئەوجا کوڕە بچکۆلەکەی خۆی کە ناوی عەبدوڵڵا بوو گرتی بە سنگیەوە بە باوەشیەوە. لەو کاتەیە تیرێک هایت دای لە عەبدوڵڵا و کوشتی. ئەویشی دانا و ئەویشی بردە خێمەی ژنان کە شین و شەپۆڕیانە هات و هاوار و لاڵانەوەیانە گەیشتە عەرشی خوا. پاشان حوسەین عەباسی ناردووە لایەن و فەرمووی با دەنگ هەڵنەبڕن لە گریانیانە. ئەوجا ئیمامی حوسەین ڕەحمەتی خوای لێ بێ بەو شێوەیە، بەو شێوە پڕزەلیلیە لە مەیدانی کەربەلایە بە تینوێتی کەوت و هەموو قەومەکەی لەگەڵیان شەهید بوون. 18 کەس لە کوڕ و کوڕەزا و برازاکانی. ئەوجا وەختێک جەیشی عوبەیدوڵڵای کوڕی یەزید لێیان نزیک بووە، وەختێک شەڕ کۆتەهی پێ هاتبوو، لاشەی هەموو پیاوە ساڵحەکان کەوتبوو، سەرەکانیشیان هەموو لێکرابەوە بەدەستی ئەو تاغوتانەوە سەمایان پێوە ئەکرد. 72 کەس لەم لا کوژرا بوو، 88 لە جەیشی عوبەیدوڵڵای کوڕی یەزید. عومەری کوڕی زەید، عومەری کوڕی سەعد هاتە ناو خێمەی ژنان و هەموویانی پێش خۆدا و بردنی. یەکێک لەوانە عەلی کوڕی ئیمامی حوسەین بوو کە دوایی ناسرا بە زەین العابدین، یعنی زینەتی پەرستیاران و ئەوەی کەمایەی جوانی عابیدەکانە. ئەو کاتە تەمەنی کەم بوو. وەختێک کە هەمویان هێنان بەسەر لاشەکانە و لاشەی مام و برا و برازا و کەس و کارەکەی خۆیان بینی هەموو بەو شێوە پڕمەئەس هاتە لەو سەحرایە کەوتون. زەینەبی خوشکی ئیمام حوسەین هاواری کرد، یا محەممەدا، یا محەممەدا، صلى عليك ملائكة السماء، هذا الحسين بالعراء مزمل بالدماء مقطع الأعضاء وبناتك سبايا وذريتك مقتلة. زەینەبوتی ئەی محەممەد، بەدەم هەنیسک و هاوار و گریان و لاڵانەوە سڵاوی مەلایکەتی خواد لێبێ ئەی پێغەمبەری خوا، ئەوە حوسەینە لەو دەشتە کەوتووە، ئەوە حوسەینە لە خوێنی خۆیان گەوزاوە و بە خوێنی خۆی تەڕ بووە، ئەوە حوسەینە لەشی لێبۆتەوە و پارچەکانی لەشیان لەت کردووە، ئەوە کچەکانیەتی هەمووی وەکو سەبایە پێش جێیشێکی تۆغیان دراون،
ئەوە زوڕیەتەکەیەتی وا هەموو کوژراون بەو شێوە پڕمەئەساتە. ئیمامی حوسەین ڕەحمەتی خوای لێبێ ڕەزای خوای لێبێ خوای گەورەمان خاتە ڕیزی ئەو کەسانەی خۆشیان ویستووە و خۆشیان ئەوێ بەو شێوەیە سەری ئیمامی حوسەین لەگەڵ سەری ئەوانی تریان هێنا بۆ کوفە، ئافرەتەکانیشیان هێنا بۆ ئەوێ، لەوێشەوە بردیان بۆ شام. عەلی زەین العابدین کە عمری 6 ساڵ بوو زنجیریان کردبووە دەست و پێی هەتاوەکو شام. پاشان لەوێ یەزید ئافرەتەکانی دانا و پاشەوە یەکەم جار پێی خۆش بوو کە حوسەین کوژرا، بەڵام دوایی خەفەتی لێ خوارد، چونکە زانی کە عوبەیدوڵڵای کوڕی زیاد خۆی لە خۆیەوە ئەم ئەمرەی تەنفیز کردووە و ئەشکرا سەمع و تاعەی ئەهلی عێراق کۆ کاتەوە بۆی بێ ئەوەی حوسەین بکوژرێ. کوشتنی ئیمام حوسەینیش بوو بە خاڵێکی ڕەش بە ناوچەوانی یەزیدەوە کە دوایی نەگەڕایەوە سەر بکوژەکانی هەروەکو ئەو خەلیفانەی پێشووترە گەڕانەوە سەر هەر کەسێک کە بکوژی کەسێکی تری مسلمان بووایە. یەکێک لەو نوقتانەی لەسەری حسابە کوشتنی ئیمامی حوسەینی کوڕی عەلیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئێمە کە یادی ئیمامی حوسەینەکەینەوە لە ڕۆژێکە کە دەی محەڕەمە ئەمڕۆ هیچ عوزرێک نییە لەسەر باس نەکردنی لەسەر ئەو فاجعە گەورەی کە لە کەربەلایە بەسەر ئال و بەیتی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم، کە مەگەر خوای پەروەردگار لە قیامەتە بکوژەکان و کوژراوەکان ڕاگرێ و تۆڵەی و خوێنی ئەو کەسانەی کە بەناحەق کوژران لە دەشتی کەربەلایە لەو هەموو تاغوت و زاڵمانە بسێنێ کە جورئەتی ئەویان بوو حوسەینی کوڕی عەلی بەو شێوەیە شەهیدکەن و بەتی نوێتیش. لە یادی ئیمامی حوسەینە باسی ئەوەیە کە خەڵکانێک چۆن بەیعەتیاندا 18,000 کەس و پاشان هەمووشیان بۆ ماڵی دنیایی وازیان لێهێنا، نەک هەر بۆ ئیمام حوسەین، بۆ عەلی کوڕی ئەبی تاڵیبی باوکی دواتریش ئەوجا لە کوفەیە کەوتنە شیوە نووزاری هاتنەوە سەر ئەو شوێنەی کە ئیمام حوسەینی لێ کوژراوە هەموو ساڵێ ئەهاتن و شیوەن و شەپۆڕێکی زۆریانە جێڕا، جاری وا هەبوو 4,000 5,000 کەس هاتن، جارێک لەگەڵ موختاری ثەقەفیە 30,000 کەس هاتن بۆ شیوەن و گریان لەسەر شوێنەکەی ئیمام حوسەین و عەهدیاندا وتیان تۆڵەیەکەینەوە. پاشان سولەیمانی کوڕی سەرد کە یەکێکە لە سەحابیەکان و هێشتا مابوو خوتبەیەکی بۆ ئەو خەڵکەدا دوای 4 ساڵ وتی ئێمە هەتاوەکو بە خوێنی خۆمان نەشۆینەوە لە تاوانی ئەو گوناحە گەورەیە دەرناچین کە ئێمە ئیمام حوسەینمان هێناوە و لێشی گەڕاوین بەو شێوە پڕمەئەساتە کوژراوە. پاشان حرەکەیەکی تر دروست بوو کە ناوی حرەکەتی تەوابینە، ئەوانیش هەرچەندە عەدەدێکی زۆریان هەبوو بەڵام ئەوانیش فەوتان، بەڵام یەکێکی وەکو موختاری ثەقەفی عوبەیدوڵڵای کوڕی زیادی دەستکەوت و سەری ئەویشی بڕی لە تۆڵەی سەری ئیمام حوسەینە. خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش بکا بە ئەنساری ئیمام حوسەین، بیکا بەوانەی کە خۆشیانەوێت لەبەر خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خۆشمانەوێت لەبەرەوەی ڕێحانەکانی پێغەمبەرن، لەبەرەوەی سەییدی گەنجەکانی بەهەشتن، لەبەرەوەی شەهیدی مەزلومە. خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش بکا بە ئەنساری ئەو خەتەی کە ئیمام حوسەینی لەسەرە و ئەوەش کە هەموو وەختێک ڕەنجمان لە پێناوە داوە کە ئەم دینە جارێکی تر بێتەوە سەر حکم و دەسەڵاتی خۆی پیا کاتەوە و بە عەدالەتی ئیسلام حکممان لەناوە دروست کاتەوە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم فاستغفروه إنه كان غفارا. ئەوی ئەمڕۆ بە دەوری تەختیادێ هەلهەلەی مەخلوق بە دەوری ناشیە سبحەی دەبینی وەلوەلەی مەخلوق تا بە حەول و قووەتی خوا سبەینە وهای لێ چێشرێوە ئەو ئاوارەکەن